سڵاو بەڕێزان هاتینەوە خزمەتتان لە بەرنامەیەکی نوێدا لەم بەرنامەیەتە باس لە سوننیبوونی کورد ئەکەین و دەوری سوننیبوونی کورد لە پاراستنی ناسنامەی نەتەوەییدا لە مێژوودا و لە ئێستاشدا چۆن هەوڵ بدەین ئەم ناسنامەیە بۆ کورد دروست بکەین. لەم ئەڵقەیەدا میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئیدریس کاریتانی دەکەین کە خۆی شارەزایە لە بواری هێزری ئیسلامیدا ئێمە هەوڵ دەدەین لەم بارەوە گفتوگۆی لەگەڵا بکەین. مامۆستای بەڕێز بەخێربێت. سپاس بۆ جەنابەت. یەکەم پرسیار کە پرسیارێکی تەقلیدیە مەبەستمان لە سوننە چییە و کورد کە سوننی مەزهبە چ مانایەش پێبەخشێ؟ بەناوی خوای گەورە و میهرەبان دانەریزە و ڕاگری ئاسمان درود و سەلام لەسەر گیانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. سپاس بۆ جەنابەت بۆ ئەم دەرفەتە و بۆ ئەم بابەتەش. چونکە بە فعلی ینی کورد وەکو ملەتێکی عریق هەم لە مێژوو هەم لە ڕەوڕەوەی بینای شارستانیەت هەم لە عەقڵ و حیکمەت هەم لە دانایی و پێشەنجی هەم لە فەلسەفە و فکر بەڕاستی یەکێکە لەو ملەتە عریقانە کە دەوریان زۆر بووە بۆیە گرنگە بابەتی لەو بابەتانە بەڕاستی لەم عەسڵ و سەردەمەدا وەکو شوناسی کۆمەلگای کوردی بناسرێ. بابەتی سوننیبوون ئێمە دەبێ بگەڕێینەوە سەر ئەوەی کە جارێ موسڵمان بوونی بڵین کورد ملەتی کورد لەو دوو قۆناغی تاک و قۆناغی بڵین دەستە جەمعی هەردووچیان دەگەڕنەوە سەر قاعیدەی هو سەماکم المسلمون من قبل واتە ئێمە وەکو ناسنامە موسڵمانین کاتێک موسڵمانین سنی بوونەکە چیە؟ سنی بوونەکە فرمودەیەکی پێغەمبەرمانە صلى الله عليه وسلم کە دەفەرمێ عەلەیکم بسنەتی واتە ئێوە دەست بگرن بە ڕێگا و ڕێبازی پێغەمبەر صلى الله عليه وسلم. ڕێگا و ڕێبازی پێغەمبەر چییە؟ ئەوەی هەر کەسێک کە دێتە ناو دائیرەی ئیسلام منهجێکەیە ئەو منهجە لە وحی وەرگیراوە ئەو منهجە ئایدیا و دیدگای ئینسان دەگۆڕی بۆ حەیات بۆ خوای تەعالا بۆ مرۆڤ بۆ گەردوون. بەو منهجە ئەو منهجە چی پێ دەڵێن؟ منهجی پێغەمبەر صلى الله عليه وسلم. ئەو منهجە لە چی وەرگیراوە؟ لە وحی وەرگیراوە کەواتە ئەسڵی سونی بوون مەبەستمان پێ ڕێ و ڕێبازی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. بەڵام دایە لای جەنابەت معلومە یعنی لە بڵین سەدەی دووەم کە هەندێک فیڕق پەیدا دەبن اینجا ئەو فرقانە خەواریجە بڵین ئەوانی ترە تا دەکاتە قەزیەکانی تر لەوێوە ناچار کۆمەلگای جیهانی ئیسلامی ناچار بۆ دەکرێت کە ئیضافەی موسڵمان بوونی خۆی دەکا بەلای مەسهەبێکەوە کە پێی دەڵێن مەسهەبی سوننیە گەرنا سەرەتا پێویستی بۆ نەبوو هەروەیە هەمان موسڵمانین. بەڵام دوای بۆ موسڵمانی سوننی موسڵمانی شیع و موسڵمانی ئەوانی تر لەبەرەوەی ئیضافەک پەیدا بوو لە کۆتاییەکانی بڵین سەرەی دووەم. ئەهلی سوننە کۆمەڵێک خەسڵەتی تایبەت بەخۆی جایەکاتەوە لە شیع و لە بەڵێ بێگومان سوننە. زۆر باشە. کەواتە مامۆستا با بڵین لە مێژوو تاکو ئێستاش ئەشێ بڵین لە سەتانەوەی عالم یا مسلمان سنە نزیکەی ئەو بەڵێ بێگومان ڕێژێ. ئیتر چۆن مەسەرەن سنی بوون با بڵین ئەبێتە ناسنامەی نەتەوەیەکی دیاریکراوە مەسەرەن ئەفغانی سنیە، پاکستانی سنیە، تورک سنیە، عەرەب سنیە، غەیری فارس کە ئیش لە تاریخا سنە بوون. یعنی بۆ ئەبێت کورد وا بزانێت کە سنی بوون ناسنامەی نەتەوەی ئەپارێزێ با بڵێ. بەڵێ طبعاً ئێمە دەبێ ئاگاداری ئەوەی بین کە ئیسلام نەهاتووە ناسنامەی هیچ ملەتێک وەکو نەتەوە وەکو نیشتیمان بتاوێتەوە. چونکە کاتێک ئیسلام دێ لە یەک کاتیدا سلمانی فارسی هەیە، سوهەیبی ڕۆمی هەیە، گابانی کوردیشەیە و بیلالی حەبەشیشەیە. لە پاشان کاتێک تەماشای تاریخی موسڵمانان دەکەین کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و ئەو ئیسلامە پەر دەبێ بە دنیادا لە یەک کاتیدا جیهان باوەش بە ئیسلام دەگرێت تەماشا دەکەین ئەفغانی دێ، پاکستانی دێ، هندی دێ، قاڕی ئەوروپا دێ، ئەمازیغ دێ، بەربەر دێ، تورک دێ، فارس دێ، عەجەب دێ، عەرەم دێ، کورد دێ، هەموو ئەوانە دێن هەرکەس بە هەویە و شوناسی خۆیدا دەمینێتەوە. کەواتە مادەم دەمینێتەوە ئیسلام نایە بە هیچ شێوێکی نەتەوە بتاوێنتەوە
نەنیشتیمان بتاوێنتەوە و نا شکڵ و شێواز و زلک و بەرگ و ئەم بابەتانەی کە طەبیعینەکە عادەتی جبلی پێدەرێن ئەوانش ناتاوێتەوە. باشە کەواتە ئایا سنی بوون دەبێتە ناسنامە بۆ ملەتێک وەکو ملەتی کورد؟ ئێمە گەبرین ناسنامە دەبێت بگەڕینەوە سەر ئینتیما، بگەڕینەوە سەر ئینتیمال دائیرەیە. بەڕاستی دەتوانم بڵێم تاکەدین بە تەحاداوە دەڵێم تاکەدین کە ئیعتراف بە نیشتیمان دەکا و ئیعتراف بە نەتەوە دەکا ئیسلامە. بۆ نمونە هەر تەماشای دینی مەسیحکە دەڵێ مەسەڵەن مەسیح کە لە ئەرقا لوتکەی عیبادەتکردن دەڵێ ئەمان مەملەکەتی من لەیست هذه المملكة. هذه مملكتي من شيء، مملكتي من رهبانيته. الرهبانية لك شيء وطن منية، نشتمان منية، بل كون نشتماني منا أشكوت كان جزيرة كان شوية دورة كان بل كلها مو إنزيل اجتماشاكا يكتا قزارش بس الشريعة هاتوا للتوراة هاتوا تقريبا 8 زار والله إنزيل هاتوا كواتا تاكدين كانتماي نشتماني وانتماي قومي ديالتوا إسلام بابلغيتي بەبڵگەی ئەوەی کە نیشتیمان لە لای ئیسلام شتێکی پیرۆزە چەندە کەسەکە ئیمانی بەهێزبی ئەوەندە دەبێت نیشتیمانی لەلا شیرن بێت. چەندە کەسەکە ئیمانی بەهێزبی ئەوەندە دەبێت وەفا بکە و یعنی نیشتیمان لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی خیانەتەوە دەبێت بیپارێزی. بمبورە مامۆستا من پرسیارەکەم بەم شێوەیە لێ بکەم. مەسەلەن سونی بوون ئەشەیە مەسەلەن لەگەڵ شیعی فارس لەگەڵ شیعی عەرەب بۆمان ببێتە با بڵێن فاکتەرێک هۆکارێک بۆ خۆکۆکردنەوە، بەڵام لەگەڵ سونەی عەرەبا یاخود لەگەڵ تورکا کە ئەوانیش سونەن یا لەگەڵ ئەفغانیەکە چۆن ئەتوانین ئەوە؟ بابەتەکە دیارە. ئێمە بازنەمانەیە، بازنەیەکمانێ پێ دەڵێن بازنەی نەتەوە، بازنەیەکمانێ پێ دەڵێن بازنەی نیشتیمان، بازنەیەکمان هەیە پێی دەڵێن بازنەی مسلمان بوون، بازنەیەکمانە پێی دەڵێن بازنەی ئینسانی. لە بازنەی یەکەمدا ئێمە کەنەتەوەی کوردین زوبان کۆمان دەکاتەوە و فەخر و شانازیشە بۆ هەموو تاچێک کە من کوردم شانازی بەوە دەکەم ئینەه ذیکر لەکە وەلی قەومیک، یعنی فەخر لەکە. بەڕاستی من فەخر دەکەم کە کەسێکی کوردم و زمانم بە کوردیە. کەواتە لە بازنەی یەکەم ئەمە ناسنامەکەمە ناسنامەیەکی قەومی کوردین. لە بازنەی دووەم کە بازنەی جوگرافیە، بازنەی نیشتیمانیە، دیسان لە بازنە نیشتیمانیەکە من جوگرافیایەکەمەیە کە ئیسلام نهاتووە ئەو جوگرافیایم لێ ڕەشکاتەوە. جوگرافیەکەم پێی دەڵێن کوردستان، کوردستانەکەم چۆن دایکم خۆش دەوێت ئەو ها کوردستانەکەشم خۆش دەوێت و ئیسلامیش لەسەری فەرز کردوم کە ئیسلامە ئەو کوردستانم خۆش بوێ و پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرموویەتی بەڕاستی ئەمن نیشتیمانەکەی خۆم خۆشەوێ و لە قورئاندا جارێکیان نیشتیمانی بە بەید ناوبردووە، جارێکیان نیشتیمانی بەوە ناوبردووە کەسێک کە دەرم بکە وەکو ئەوی ئێعدام دەکا، وەکو ئەوی دەمکوژی. کەواتە لەو بازنەش دیسان ئەمە نازنامەی نیشتیمانی خۆمان پارێزراوە، نازنامەی نەتەوەیشمان پارێزراوە. ئەوجا دێنە سەر ناسنامەی مسلمانەتی خۆمان کەواتە دائیرەیەکی گەورەتر هەیە، چونکە ئیسلام دائیمەن هەوڵی کۆکەرەوە ملەتان دەدا، وەکو دەڵێ یا ئەیوهە الناس ئینا خەلەقناکم من ذەکەر وئونثى وجعلناکم شعوبا وقبائل واعتصموا بالله بحبل الله جميعا ولا تفرقوا. ئەوانە بۆ چیە؟ بۆ ئەوەی لە بازنەی مسلمانەتی کۆمان بکاتەوە. ئەگەر لەو بازنەش کۆنەکەینەوە دەچینە بازنەیەکی تر کە بازنەی ئینسانیە، وەکو ئیمامی عەلی بەڕاستی عیملاقیەت و عەبقەریەتی ئەومان بۆ دەبەخشێت، دەڵێ کاکە ئەگەر تو لە مسلمانەتیش برانەبی بەڵام لە ئینسان برای كلكم من آدم وآدم من تراب. كواتا ببورة بس بجواب دمو كواتا ليرة إما دكري بلاي الناس ناما هوية شناسة بازنا جورا كمان مسلمانة وشناسة جغرافي ونتوية كمان شناسة اجتماعية كمان بلاي ما كردستاني وكردي. باشا ما باب سيارك برينا ناو ميجو لما هو 1400 سال بابلين 1200 سال ياخذ سني بون لتشي تاريخك على قناغك كردي باراس ولا ويك كرد بێتێتەوە زیاتر پێتوانێ هەر جغرافیا بەهۆی ئەوەی کە کورد با بڵین شاری نەبووە، ناوچەیەکی جغرافی سەخت بۆ شاخ و داخ بۆ زۆرتر خەڵکەکان لە ناو دەتێکان ناژیاون حەزەر نەبوون، بۆیە کورد پارێزراوە. پێتوانێ ئەوە ڕاست بێ. من ئەوەی دەیبینم تاریخی مسلمانان تەماشا دەکەم، تاریخ خولەفای ڕاشیدی و ئەتا دەولەی ئەمەوی، ئەو تاریخا کۆمەڵە قائید بەڕێوەی دەبن کە لەس ئەساسی عرق و نەتەوە بەڕێوەی نابن، بەڵام لە کۆتاییدا کۆمەڵک عەرەبن بەڕێوەی دەبن کە عەرەبن بەڕێوەی دەبن و شوناسی ئەو دەسەڵاتدارە ئیسلامیە
پارێزراوە هەتا دەگاتە دەولەی عەباسی. لە دەولەی عەباسی مؤسسی دەولەی عەباسی کابراایکی کوردە، ئەبوو موسلیمی خوڕاسانی کابراایکی کوردە. لە تاریخ تەماشاکە بۆ نمونە قۆناغی یەکەم کە دەولەی ئەمەوی و پێشەوی خولەفای ڕاشید ڕزای خۆیان لێبێ، قۆناغی دووەم دەولەی عەباسی لە ناو دەولەی عەباسی نمونەیەکی گەورە یان دەوڵەتداریەکی گەورە عینوانەکە و شوناسەکە و هەویەکەی هەویەکی کوردی بووە کە سەلاحەددینی ئەیوبی بووە. و سەلاحەددینی ئەیوبی لە قۆناغەکاندا ئیمپراتۆریەتێکی گەورەی ئیسلامی بەڕێوە بردو هەرامۆی کورد بووینە. لە دوای ئەوان 606 ساڵ دەولەی عوسمانی کە لەسەر شانی تورکەکان دروست دەبی ئێتەماشا دەکە ئەو دەولێت تا ئێستاش ئەوان شانازی پێوە دەکەن دەڵێن ئێمە بەشدار بووینە لە بینای حەضارەتی ئیسلامی کە دەورمان بوو کەواتە کورد لە سێ قۆناغی جیاوازدا قۆناغێک بەناوی خۆیەتی. ئەوە یەک. دوو کاتێک لە عەسر و سەردەم دەگۆڕێ ئەم قۆناغی ئێستا ئێمە تێداین ڕۆژی قۆناغی دەوڵەتی خلافەت نییە، ڕۆژی قۆناغی دەوڵەتی نەتەوەییە. لۆیە لە ئێستادا ملەتان هەر کەس نەتەوەی خۆیان یەکلا کردەوەواتە ئەو کاتێک کە سەلاحەددین دنیای بەڕێوە بردووە ئەو کاتە قۆناغی دەوڵەتی گەورە بووە و جیهانیش بەرەو ئەوەی دەڕۆی. ئێستا لۆ نمونە دووەلی ئەوروپی کە خەریکن پێکەوە یەک دەوڵەتی گەورە پێک بین اتحادی ئەوروپیان پێکەناوە لۆ دوچکە ڕۆژی ئەو عەسر و سەردەمەی ئێستا خەریکە جارشکە خەڵک بگەڕێتەوە سۆر ئەو نظامی کە پێویست دەکات دەوڵەتەکان بەهێز بن ئەگەنە دەخورێن. کەواتە سەلاحەددین ئەو کاتێککە بیری لەوە نەکردوتەوە بابێ دەوڵەتێکی بچووک دروستکە بەناوی کردەوە بەڵکو ئیمپراتۆرێکی بەڕێوە بردووە. بەڵام ئەمڕۆ ئەمە بۆ گلەیمان هەیە، بۆ داوامان هەیە، بۆ داوای حەق و مافی کورد دەکەین لەبەرەوەی هەموو ملەتان تورک، فارس، عەرەب، بەربەر، چێچێ هەمویان دەوڵەتی نەتەوەییان هەیە دەکرێت ئێمەش لەژێر ئەو چەترە گەورەیە دەوڵەتی نەتەوەیی بۆ کوردی باش مامۆستا پێتوانێت شافعی بوون زۆرتر بۆتە با بڵێن چەند ڕەمەک یاخود هۆکارێک بۆ پاراستنی کورد لە ئەوەی کە بڵێن لەگەڵ تورکە کە حەنەفی مەزەب بوون بتوێتەوە یا لەگەڵ عەرەبی عێراق کە ئەوانیش حەنەفی مەزەبن بتوێتەوە یعنی پێتوانێت شافعی مەزهەبی ئەو دەورەی بینی بێ خۆی کاتی خۆی کە کورد بوویتە شافعی بە دوو قۆناغ. قۆناغی یەکەم طبعا قۆناغی یەکەم کورد لە دەولەی عەباسی بە تایبەتی لەو کاتێک کە دەولەی عەباسی لاواز دەبێ کورد دەورێکی زۆر گەورە دەبێت لە دەولەی سەلاجقە بۆ دیفاعکردن لە دەولەی ئیسلامی بە تایبەتی خلافەتی عەباسی. دوای وردە عولەماکانی لەبەرەوەی زۆر عیملاق بووینە، زۆر شارەزا بوون لە مەجالی ئوسوڵ و دامەزرێنەری فکری ئوسوڵی فقیش ئیمامی شافعی بووە. لەو مەجالەیدا بڕۆ تەماشاکە ئیجازەنامەی هەموو مامۆستایانی ئاینی لە کوردستان دەگەڕێتەوە سەر ئیمامی ڕازی، دەگەڕێتەوە سەر ئیمامی غەزالی، دەگەڕێتەوە سەر ئیمامی جوێنی، ئەوانە شار هەموو شافعی مەسەب بووینە. ئەوە قۆناغی یەکەم. قۆناغی دووەم بەڕاستی سەلاحەددین لۆ ئەوەی ملەتی کورد وەحدەتی زیاتر هەبێ و سەلاحەددین وەی کردی عولەمای کۆ کردوتەوە، قوڵاتی کۆ کردوتەوە، دوعاتی کۆ کردوتەوە، هەمووی بەستاوەتەوە بەچی بە مەزهەبی شافعی. ئەوەش لۆچێ لۆ وەحدەی فکری، وەحدەی کۆمەڵایەتی، وەحدەی عیبادەت کە ئێستا ملەتی کورد تووشی ئەزمەیەکی گەورە بۆ لەو سێ وەحدەتەی لۆ چونکە دەرگەی کردەوە بە ڕووی هەندێک لە بڵێن بابی عیبادەتی حەمبەلی هاتەنایە بە ناوی بڵێن سەلەفیەت، لەو لایە بابش کردەوە بە ناوی سۆفی هەندێک کاتێ، لەو لایە بە ناوی هەندێک تەبلیغ، بەو لایە بە ناویوە تەماشا دەکەین مزگەوتەکانمان وەحدەی عیبادەت تێدا نەماوە. تەماشا دەکەین بە جۆرێک لە زۆرەکان تەفڕوقەیەکی گەورە لە بینی تاچی کوردی مسلمان دروست بووە. ئەوە بیر نەکردنەوەی استراتیجیە واتە قیادەکان و مەلایەکان و ئیمام و خەڵکی و داعیەکان استراتیجی بیر ناکەن. ئەوجێ ئێستا دێمە سەری هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە مەفروزە مەرجعیەتێکی کورد وەکو ئیمامی زەهاوی کە بەڕای من یەکێکە لە عیملاقە گەورە بەڵام وەکو مامۆستای مدەڕیس لەم ڕابەهۆی عەولەمەوە چێ بە قسەی چیەکە خۆی یوتیوبەکە بەدەستەوە باشە. ئێستا تورکیا لە جیهانی عەولەمەشە بەڵام زۆربەی هەر زۆری بە ئیسلامی و ئەلمانیەوە لە ڕووی عیبادەتەوە ئاراستەکەن بە ئاراستەی نەوڕوسیە. نەوڕوسی بوویتە کۆکەرەوەی فکری کۆمەلگای تورکی و بەشە کوردیەکەی لەسەر ئەساسی بوارە عیبادەتەکەی واتە وەحدەی فکری، وەحدەی کۆمەڵایەتی، وەحدەی عیبادەتی بۆ دروست زۆر باشە. مامۆستا بەڕێزت باسی ئەوەت کرد کە سونی بوون یا مسلمان بوون نەتەوە یا نیشتیمانی پاراستووە. بەس وەک دیقەت ئەدرێ لە غەیری کورد و فارسیش تقریبا مثلا وڵاتانی وەکو مەغریبی عەرەبی وەک میسر وەک سووریا خۆ عەرەب نەبوون. ئێمە تەماشاکەین ئێستا مسلمان لە جیهان ملیارێک و 800 ملیۆنە.
لو مليارك و800 مليوني لواني 600 وشتك مليون عربي باقي أويت كامي غير عرب لسردمي بيغمبره صلى الله عليه وسلم كبناء حضارتي ذكري لبيني بلالي حبشي كعبدك لقر أبو ذر غفاري كرئيس عشيرته غفارة تماشى كاين قبولي أو ناكلي كرئيس عشيرته نتوى عرق وأنا دور ببينين بالكل شيء دور دبيني أو أنا كزورتري خدمتي بشرية دكان أودو سيميان كإسلام بهيت زورك إيشي لستاوانو هيز ملتك نكردو بولغي أويكا بونو من إيما كردي لسردمي قاباني كردي مرحلية كم كمسلمان بتاك مسلمان بو قامان سويت خدمتي بيغمبري صلى الله عليه وسلم مرحلة دون كعمري كوري خطاب سيد زي شينار دوا بس ركايتي سعدي كوري وقاص دواج لبا عياضي كوري غنم هاتوا مسلمان بوني كرد راقين درا وكرد هرو كردا يك كس كرديش نبو تعرب بيتواني إسلامي بابلين أقل راس بهم كلمة إسلامي سياسي لقل سلفية ياخد وهابية دوري عن هي لا جورك لا بعرب كردن يا لا ون كردني ناس نامين تويج شو إسلامي وي كباخوي ببان نتوازن سرو قوم شو سلفيش بها مانشيو بيتواني أوانا دوري عنها بيلو خوي لكنا من وهابية سلفية أوانا حمويا لتلمن لأهل السنة بيقوم حمويا لأهل السنة يعني زياني لأهل السنة بلا من رئيم لقروية تجاوز أو تجاوز ما بس هو كارك أو تجاوز بالنسبة إسلامي السياسي لكنا من إسلامي سياسينية زي مصطلحة لكنا من هلاي غلط البوت مصطلح البوت مصطلح بلا غلط اللي شو كإسلام أو باكيج قوري ما بلين أحزابي ديني بلا زاد كري أحزابي ديني بكار بيني لبرند إسلام أو باكيج قوري ليك كاتدا سياسة ليك كاتدا دولة دارية ليك كاتدا فكرة فلسفة تربية تعليم تنظيم حياتها تكوتاي بلام آية أوانا ناس نامي مسلمانتي دشيوين بونو من هر حركات شي اسلامي كبيدا دبي لناو ملتك خوي بيدا دبي وهاولي دابين كردني حق ما فكان ملتك خوي ددا مثلا اخوان لا مصر لنا عربه بلستبي هي كردستان مثلا وهابية الجزيره قصش خوش لو كم كباسي او انا اذكر باس اخواننا قلتم الحمد لله كلام اسلامي سياسي انا مزاردري ما مس الصوره حكي حق كرد الله اجر كان يك زور اولي قردو بريتي مغرات ومو زارب الاخوان نقري من قد اخوان نبو من خم تخصص من قد اخوان نبو ملام زنابت لناو اخوانا ثقافي اسلامي وفكري وانا تبني كراوي همو زارب زور برنامج كان متابعه كم لي عندنا ماجستير دكتوراه مثل اخوان مسلمين اخوان باذا كان بس سلبي وابزان بحثي علمي ايجابي وسلبي بحثي علمي نفسيتي شخصيتي نفسنا بدنا وبحثها بيت بالحر من ما بس اويا نكهر تنانت استاذ سلفيت اخواني شو اسلامي سياسيش اهل السنه عندها باش كتو لغل سلفيه يعني بيتواني اساوان بونة الدو فرقه كلا بابلين لجستي هم اهل السنه اخون هم لجستي نتوكاني شخون سلفية كان تنانت الله مسلم أهل السنة نين أمانة هم أشعرين خو أشعري أهل السنة نين طبعا أوانيك بيدابون بناوي أشعري يام بناوي سلفي دفاع لجروب يشي تايبة دكان آخر فيهم يعني زانا قولة كان الله أشعري كان أهل السنة لون منا كسانك أو ادعاء سلفي بوندا كان بناوي السلفيات بناوي القرآن والسنة كوملا خلشان زياكر دوتولنيو أو جهة إسلامية قوري طبعا أوانا غلطة زارع عيني إيشا كان غلطة نكر بو قزينته بو إسلامي غلطة وأوانا بهمان شيوة كبناوي أشعريبون دفاع لاش تسن أشخاصك وتسن مدرسيتي تايبة دكان أوانا شر غلطة لو غلطة شونك أصلي أشعري بونو أصلي وهابي بونو أصلي سلفي بون بو خزمتي منهجي سني بوا كاتق أم حالة لا دا لخزمتي منهجي صحيح أو كواتا دا كتسيت بازني شي بازني خزمت كرني كومال خلق بناي وهابي يعني بازني خزمت كرني كومال خلق بناي أشعري الأجندة دولتي أقرنا لكنا من ما تريدوا أشعري وهابي وسلفي هم ولا بازني السنة شونك أوانا بنبورة أوانا لك شيء اختلاف يعني هي لا فقهي أمناهم لنا فقه عقيدة نك عقيدة شكو أنا العقيدة اختلافية النية ككسر العقيدة اختلافية نبي خونات تدري لبازن ما بس قصي من قصي خمناكم يعني بلا يعني إمامي قوري وكو ابن باز وعثيمين وشوشي الله أشعري كان لأهل السنة قصي خود برز خود مش يمكن دو قلتم أم جورة بير كردنوي أتو بيدوابي
آخر أتو أقر لون منبري أشعري لأهل السنة دي ورا تماشاك للسردمي للجوينيرة كجورترين عباقرة فحولي علماء إسلام لوين راحاتون حتى أمسر دم يعني بو جهنم أخواتو دريك يعني بو جهنم لو أنا أما دو برسيارم بيت كاتمان لو شيء نما به بس برسياركش أو تشيشة أما دو كاتو بس لو كان كسني بون أبيت بارزرك بو شقلينته بلام أي بيتوانية بون من لو أنا لسطها بيست نازل يعني إحصائكم لاني تال لسطها سي كرد بقشتي لها شوار بارشكا غير سنة بن مثلا إيلام كرماشان كالهورك بلين لوي خانقين العراق من دلاوي بابلين زاو أوانا علي إلهية كان للتركة أوانا شيئا ياخذ شيء علي إلهين تمسك بسنة بونو أو تشتت أو برتبونا لنا ونتويك دروسنا وقصة العراق بيني طبعا زاري بدا خوي يعني حق خويتي من ليرة ولو برنامجناته بيم خوش بو بيام بقينم ك كورد يعني تاريخي ميجوي خوين دواري يعني بوارة فكرية كي بوارة تنمية كي بوارة حضارية كي بوارة فلسفية كي هموي لو باريس راو وكدستي الإسلام وقرتوا بداخل لمسة صالي أخيري حركة تحرر كردي بلاي تسبداتشو بلاي ماويداتشو بلاي لينيداتشو لكوتاي دقيشت نتيجة كما غلطة وبشي للسركة السياسي كان يخوش من ضل كاك إما السنين قازانز دكان وابرين إما شافعين قازانز دكان إما مثلا لون منا لو سنية بونا هوية ما باريس راو قازانز دكان شكو هوية بو باريس راو أو قصي أو قصي عبد الرحمن قاسم لوشة أو قصي جاء بزانا لون منا هر استة شيء كردستاني خومام كلا شيء ديتت سنيك بيت دنگ بداتا غير كردشي لو اوي بس الكردي دا زاربي نيه بلام كسكاني تركه دقرنا وسب مذهب كاني تر ديت سقازي دان اصلا كرد لكن نامني كواتب عكسه اللي جوره طريق سلسروي كسني بون كرد بونج دا باريسي غير سني بون كرد بون دا تامنتو بلغش منزوره هر ليره لمنطقي بلين داقوق راب قرا حتى دقات بغداد كرد يك صوتي نايني لو صوتي نايني دبروي غير السنينا ودنجي بالسني بون كندا بكرد كندا بلام لها مو كردستان اما كالسنين وشانازي بالسني دا كاين لقر شانازي بالسني بون كمان بيمان واجب خدمتي ملتكي خومان بكين ودقم ملتكي خومان بدين ودنج بن اجتماعكي خومان بدين ونجتماعكي خومان بباريزين وكو حلقه كي باسم كده حلقين التوي حلقين اجتماعي حلقي اسلامي حلقي انساني سياركي من امام شو كانوا طريقي صحيح ام دز توخكرنا بلين سني بونا خو هو كارك نبو بو او قصي بريزة باسي كي اوان دنگ بكردنا عن بشيعي يعني. اخرنا سني بون يسالون من زارت وقت سني بوي او تيكلي لقى عالمي اسلامي كملياركو 600 700 مليون سني هي اويك دو قضيت اتهر لغير مسلمان لغير مسلمانيه سيميان للتاريخ اجتو تاريخي كتبي كر تاريخي شبي لصلاح الدين ودس بيدك لعملاقان وكو ابن تيميه وكو احمد شوقي وكو نالي وكو شيخ محمودي وكو ملا مصطفى وكو بيشي قاضي محمدي وكو انا دس بيدك يعني اما ناكري يعني ام تاريخي خومان كهيت الجيهانه استخلق بتصدم الناس كسبونا من الناس كم ماركسيين كسبونا ناس كما سر السوفيت بين خلق بود من الناس شناسي اما كرديشي مسلماني ولنا مسلمان سني لو تشوك السنية للايمن يعني حضارة يعني اوداني يعني تنمية يعني عدالة يعني حرية يعني او بابتاني كرد بدواي دا دقري كرد بدواي عدالة دا دقري لو دستي دكوي كرد بدواي ازادي دقري لو دا دستي كرد بدواي نتوي دا مزراندني دولتي شي كردي دزك هر انا اعتراف بيدا كان اگر شي حتى استا هندق العربي سني كباك جراوند شي بعسيان لمشيا او ان بيقبلني كرد كياني هبي انا برو تمشاكا بس بيتواني هم عرب وابك نخير من تكلم لقر عربنا عربي بتابتي لو عصري استا ولا دواي روداوي غزه براستي دنيا زور نظري قرا وسر كرد شونك كردي لو دا ختاباره نيتوانيا بردوام شناسي خوي وكو سني بون باريزي ربطي قوميه كردي بس سني بكا بويا خود بخوي تدا تامبر بلام عربيش براسي او نظره قوميه وعربي عراق من شكل زول لقالين تيكلم بشي زوري نظريه شي بحثيان لنا ماشي كمسلمان ملتزمه كي ضلم كقبولي او نتائج استدقات من در الشمال العراقي اذا كاك باشا اتو لوي هراتي 2 مليون كاسياتي الى لبا وشي من جيله استلير در الشمال العراق
يعني باشە بۆ خۆت پێت دروستە بێ ئەوە هەموو نەزرێکی خراپە لە چێت سەردەدا لە بەحسی بوونەوەکە سەردەدا لێ دەبێت ئەمە ئیژە سەرەوەی بکەین لە کۆتاییدا پێداگری لەسەرەوە بکەین کە ئێمە بەڵێ سنین کوردێکی مسلمانی سنین لۆیە کوردی مسلمانی سنی پێویستی بە حڕیەتە پێویستی بە عەدالەتە پێویستی بە ئازادی بەڕاستی بینەرانی بەڕێز بەم شێوەیە ئەمڕۆ هاتینە کۆتایی بەرنامەکەمان لە خزمەتی زۆر بەڕێز دکتۆر ئیدریس کاریتانی تا بەرنامەیەکی تر و میوانێکی تر خاتان لەگەڵ